چەند بەتام و توێژ بوو ساتەکانی منداڵیمان. باشە بۆ وابوو، باشە بۆ ئەمان توانی ئەو هەموو خەون و خەیاڵە جوانە ببینین. ئایا چی گۆڕا؟ ئایا خەونەکان وەستان؟ بە دڵنیاییەوە پێتان ئەڵێم نەخێر، ئەوە ئێمەین کە وەستاین. خەون ناوەستێ، خەون بەردەوامە. گرنگەوەیە باوەڕیان پێبێنین، چکە ئەگەر بیرتان بێت ئێمە لە خەونەکانمانە بە باوەڕ دەبووینە پاشا و شاژنی خەونەکانمان. ئێستا تکاتان لێ ئەەکەم، وەرنە دەرەوە لە قەڵغانی سەلامەتی، وەرن با دووبارە خەو ببێنینەوە، باوەڕیش بە خەونەکانمان بێنین و ئیشیشی بۆ بکەین. هەر شاد بن.